کوردستان لەسەر دیاریکردنی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بۆ ساڵی 1441 کۆچی بەرامبەر بە 2020 زاینی. ئەمڕۆ هەینی 22/5/2020 لێژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە مەبەستی دیاریکردنی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کۆبووە. پشتبەستن بە بەڵگە شەرعیەکانی بینینی مانگ و هەماهەنگیمان لەگەڵ ئەندامانی لێژنەکانی تایبەت بە چاودێریکردنی بینینی مانگ لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەبەر نەبوونی بەڵگەی شەرعی پێویست دەرکەوتووە کە مانگ بە نەبینراوە. 23/5/2020 تەواوکەری مانگی ڕەمەزانە و ڕۆژی یەکشەممە 24/5/2020 یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزی ساڵی 1441 کۆچیە. هەر بەو بۆنەیەوە بە ناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جوانترین پیرۆزبایی ئاراستەی سەرجەم موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی دەکەین. خوای گەورە ئەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی و بەختەوەری بۆ کۆی مرۆڤایەتی بە ئینشاءالله. بەڕێزان پەیامێکی وەزارەتمان هەیە، پێمان خۆشە بۆ ڕای گشتی ڕای بگەێنین و بەڕێستانیش پەخشی بکەن. سوپاستان دەکەین بە ناوی خوای گەورە و میهرەبان. بە هاتنەوەی جەژن زۆر لە هاونیشتیمانیان لە بارودۆخی دارایی و هەندێ ململانی سیاسی دڵیان توندە و لە دڵڕاوکێدان. دەمانەوێ ئەوە بڵێن کە ئەم بارودۆخە پشت بەخوا تێتە بەڕێت و کاتیە. ئێمە لە کوردستان لە ساڵانی ڕابردوو قەیرانی قورسترمان بینیوە. ئەم بارودۆخە سەختەی دارایی هەموو جیهانی گرتووەتەوە. هیچ وڵاتێک نییە زەرەر و زیانی گەورە و دارایی و گیانیشی بەرنەکەوت بێت. بۆیە پێویستە لەسەر هەموو لایەک هاوکار و پاڵپشتی حکوومەتی هەرێ بن بۆ تێپەڕاندنی قەیرانەکان. ناکرێت بۆ بەرژەوەندی تایبەتەکان سەر لە خەڵکی کوردستان بشێوێنرێت و هاوڵاتیان دڵتەنگ بکرێن بە بڵاوکردنەوەی زانیاری نادروست و هێرشکردنە سەر یەکتر لەم جەژنە پیرۆزەدا. بە پێویستە ئەم جەژنە پیرۆزە هاندەرێک بێت بۆ هەموو لایەک دەست لە ناو دەست بکەن بۆ نەهێشتنی ناکۆکیە کەسی و سیاسیەکان. هەموو بەرپرسین بەرامبەر خودای گەورە و هاوڵاتیان بۆ ئەوەی بە بەرپرسیارەتی نیشتیمانی خۆمان هەڵبستین لە ژێر سێبەری دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان و پاڵپشتی بکەین بە هەموو جۆرێک، چونکە ئەمانەن دەتوانن ببنە چەتر و خەمخۆری ئێستا و ئایندەی هاوڵاتیان و کوردستانی خۆشەویستمان. نەمری بۆ شەهیدانی کوردستان، سەرکەوتن بۆ پێشمەرگە قارەمانەکان و هێزەکانی ناوخۆ و سەرجەم لایەنی پەیوەنددارەکان کە بە دڵسۆزیان کوردستانیان بە بەراورد لەگەڵ بەشەکانی تری عێراق و زۆربەی وڵاتانی تر پاراست لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا، هەروەها پاراستنی ئارامی و ئاسایش و سەقامگیری هەرێمەکەمان. خوای گەورە هەموو لایەک بپارێزێ و دەستی هەموو لایەک خۆش بێ و جەژنەی هەموو لایەکیش پیرۆز بێت.